روج باش كاك رجب روش باش بلاي عزيز. سرسرا سرچاو انا يعني استا امل هوليرن پایتختا باشور کردستان كاك رجب خوش كركوك يعني كردستاني خازم بيجم كركوك تي رخصنامي تراي ايه سرتا بخير بين ريسبكت هموشتك دوبار بخيراتن تكموها. صح اري از سركي ريكرام ان جي او ميترا اورجانيزيشن بو روشنبيري و برپداني كاكي يارسا. هرهبي متخصص برسم كركوك ودردورا كركوك باريزقها كركوك حمو إيه. قالوا كان ملت كان كسم سر 2 مليون كسن و نزقي برلا 2017 والرداوة كان 16 اكتوبر كرد صدا شصدي بو تركوان صدا 14 بو عرب باقي كيبو لقل نتواي دي بەڵام لە دوای 16 ئۆکتۆبر بۆ 2018 کورد ڕێژەی تۆزێک دابەزی نزگەی نزیک 160ەکەی شتێک کەمتر عەرەب زۆرەوە بوو تورکمان بوو 112 وانی دی سەتایەکی وانی دی بەڵام ئێستاکە خۆشبەختانە لە دوای سەرژمێرەکە خەڵکی کورد گەڕایەوە لە دوای ڕووداوەکان 16 ئۆکتۆبر کەڵکاتە هەولێر و سلێمانی لە هەولێر و سلێمانیش کەمێکیان ماوەتەوە هەندێکشی گەڕانەوە زۆربەی گەڕاوەتەوە زور قران زيبر ئەرێ دمك تا سال 2017 كرد شيست ج سدي ئەرێ ج باريزقها كركوك باجار وقندواري وي تەمام بشترا هنكي كرد كيم تري شيستي بون ئەرێ ئەرێ او ملتي مي اي دركتن ج كركوك 2017 دوان ايريشاده اي زور بر زيفرين بقريان كركوك زۆربەی زڤری کەرکووک روشا وكردان لكركوك استا انها تشيه هەموو هاونیشتمانی کەرکووک ڕەوشێ نەباشە همون اجتماعي هەموو نیشتمانی نە کورد باشە نە عەرەب باشە نە تورکمان باشە لەبەرەوەی کە هەمووی هەست بە باخراپی دەکا و نەباشە وا دەزانی ئەوانی دی باشن ئەستا گەر بڕێتە ناوبەرە عەرەبا لە کەرکووکی عەرەب کێشەی عەرەب لەگەڵ عەرەبە هەیە تورکمانژی کێشەی تورکمان وەل تورکمانە هەنە و تورکمان لەگەڵ عەرەب و کورد هەنە عەرەب لەگەڵ تورکمان و کورد هەنە کێشە و گرفت کورد لەگەڵ عەرەب و تورکمان کێشە هەنە بۆیە پڕ نەباشن بەڵام کاتێک کە دەبێنی کورد دەبێژێ وەڵا ئێمەی کورد خراپین و ئەوان باشن ناخۆی ئەوان باش نین بەڵام لەبەرەوەی کە ئێمە باش نین وا دەزانین تەنیا ئێمە باش نین تەنیا ئێمە نەباشین بەڵام هەر هەمی باش نینە لە بکە ڕەوشە عێراق وڵاتانی دەوروبەر دەست دەخەنە کاروباری عێراق هەمووی نەباشە هەمووی نەباشە ئەوە دەبینن لە عێراقچی دەگوزارێ ئەو دزانە دەستگیر دەکرێن و ئاڕاستی دادگا دەکرێن بەڵام ئەوە هەموو دزەکانی هێشتا دزە گەورەکانمانی درسته اجي ايرو كيف خوشم گو پشتی چند ساله هفدیتنک مل سر کانالا من یوتیوب هبو که سر دیانتا یارسان و چخوا دیانتا یارسانه دیانتا ریزدار لی پشتی چند سالان ام لی هولێرێ هەفتوت بینن ئەس جیبتە گەلێکی کێف خۆش من چم ڕۆژ چاوم ڕۆشن بوو بە دیدارتان زۆر کەیف خۆش بووم یاخوا بەخێر بێن و خۆزگا بتوانێت باتات بۆ کەرکووک سەردانی کەرکووک بکەیت بچێمەنە سەر قەڵا شوێنە دێرینەکانی کەرکووک ببینی مێژووی شارستانیت لە کەرکووک بەداخەوە تۆ ڤیزای عێراق نینە ڤیزای هەرێمەنە بەلێ هەرێم ڤیزا هەرێم بۆیە گەر ڤیزای عێراق بەیاد دەتوانی بێتە کەرکووک و سەردان بکەیت بەهێوی مجارەکەتن ئەمجاری هاتەوە ڤیزای عێراق وەربگرە و بێتە کەرکووک یانجی بەش و ئەو ڕەوشە چاک بوویەوە بتوانین لە هەرێمەوە بێتە کەرکووک و پایتەختی کوردان خوزي وسجاري خوزيش خوا كاكرجب لكركوك ملتي كركوك والكركوك رونشتيه الكركوك دمينه ايرو هاتيه خبريش مرغوت هاتيه زيبم سلاوه كيلتبكم سكيف خوشم بتا الزياتر تاوم روشن بديدارتان وليروا لبينراني تا هاولاني تا يعني كواتا ماشاكر هجاي جنابت سلاف الرزق تهرهبي سور سباس عزيزي